کانی عزیز، داکۆکی کارانی ڕاستی و دادپەروەری و کەرامەتی مرۆڤ، ئازادی خوازان، ئەندامانی سەربەرزی ڕێکخراوی داکۆک، سڵاوی گەرمتان لێبێت. ئەمڕۆ لە مانچەستەر کۆبووینەتەوە بە دەنگێکی بەرز هاوار بکەین بڵێین ئازادی 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 بۆ شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی، ئازادی بۆ تەواوی زیندانیانی تری ڕێگەی ئازادی. دژی سەوسانەوەی ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان ناڕەزایی دەردەبڕین، ناڕەزایی دەردەبڕین لە بەرامبەر درێژکردنەوەی دڕندانە و نادادپەروەرانەی حکمی زیندانیکردنی شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی کە دوو ڕۆژنامەنووسن تەنها تاوانیان وتنی ڕاستی بووە. ئەوان و زیندانیانی تری ڕێگەی ئازادی زیندانی کراون نەک لەبەر شکاندنی هیچ یاسایەک، بەڵکو لەبەر ئاشکراکردنی ڕاستی، بوێری نووسین، راپۆرتکردن لەسەر دزی و گەندەڵیەکانی دەسەڵات. ئەوان زیندانی نەکراون لە بەرامبەر بەتاڵان بردنی سامانی نیشتیمان. ئێمە لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی بە دەسەڵاتداران بڵێین کە دەسەڵاتدارانی چەتەی هەرێم خەریکن چه حەقیقەتێک لە ئازادی خوازانە شارنەوە. ئێمە پارتی یەکێتی و مەسرور بارزانی بە تایبەت بەوە پرسیار دەزانین بەندیخانەکانتان ناتوانن ڕاستیەکان کب بکەن. ترسی ئێوە لە وشە هێزی قسەکردنی ئێمە سەلمێنێت. گوێتان لێبێ و بزانن بێدەنگ نابین، ناوەستین، کۆڵ نادەین تا شیروانەکان و ئومێدەکان ئازاد نەبن، تا چیتر هیچ ڕۆژنامەنووسێ لەسەر ورتنی ڕاستی و کاری ڕەوەی خۆی زیندانی نەکرێت. ئەمڕۆ داکۆک و ئەندامەکانی بوون بە دەنگی کوردستان. ئەمڕۆ ئێمە ئەبین بە دەنگی کبکردراوی شیروان و ئومێد بە هاواری ئازادی، بە فرمێسکی قەتیزبووی کە سوکاری زیندانیانی ستەم لێکراوی بادینات. ئێستا شەڕۆمە لای وتاری ئامادەبوانان کاک شوانەی هیلال با بفەرمێت. بازان چالاکوانان و یاخێشیان تاڵەکان بە ناوی خۆی گەورە و میهرەبان، بڕیارە نامرۆڤ دۆست و مەزاجیەکانی دادگای حیزب و خێڵ دەرهەق بە دەنگە یاخیەکان و دەستەمۆ نەکراوەکانی کۆمەڵگا سزادانەوەی گاڵتە جارانە و چەند بارە لە ژێر ناوی یاسا سەروەریدا بۆ بەرتەسکردنەوەی هەرچی زیاتر ئازادی لە هەرێمی کوردستان جارێکی تر ئێمەی ڕەخرەگرانی چالاکوانانی هێنایەوە سەر شەقام. بەڕێزان، ئاشکرایە لای هەمووان پاش بەسەربردن و بە فیرۆدانی ئەو هەموو ساڵە لە ناو زیندانەکانی حیزب و بە فەرمانی پێشوەختە و پڕ لە ڕق و ناڕەوای ڕاستە و خۆی خودی مەسرور بارزانی وا بڕیار بوو هەردوو ڕۆژنامەنووس و چالاکەوان شێروان شێروانی و ئومێد بەرۆشی لە بەرواری هەشتی نۆی ئەم ساڵ ئازاد بکرێن. بەداخەوە چەند ڕۆژێک لەمەوبەر هەواڵی دووبارە درێژکردنەوەی ماوەی زیندانیکردنیان و دروستکردنی سیناریۆیەکی ترمان پێگەیشت، تەنها بە مەبەستی دەستەمۆکردن و پاشگەزکردنەوەیان لە پشتگیریکردنی زوڵم لێکراوان کە ئەوە خەونێکی مەحاڵە و هەرگیز نایەتە دی. دەسەڵاتداران لە ڕابردوو لە ئێستادا سڵیان نەکردوێتەوە لە تاقیکردنەوەی هەرچی زوڵم و نادادیەک هەیە بەسەر کۆمەڵگە و گوێشیان بە هیچ ناڕەزایەتێکی مەدەنی نەداوە، بەڵکو زۆر خەمسەردانە و ترسناکتر ئەجنداکانی خۆیان جێبەجێ کردووە کە خۆی لە گرتن و برسیکردن و کوشتن و ڕاوەدونان و بەرتەسکردنەوەی مافی ڕادەربڕین دابینێتەوە. ئازادی خوازان و جەماوەری بە هەڵوێز
ئێمە لە ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا دڵنیایی ئەدەین کە لە داهاتووشدا ئەو دەسەڵاتە کەڕ و کاس و ماوە بەسەر چووە ناچێتە ژێرباری هیچ کام لە پاراستنی بەندەکانی مافی مرۆڤ و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیەکانی. ئەگەر توێژ و تۆزەکانی کۆمەڵگا هەموو پێکەوە لە یەک کات و لە یەک بەرە بە یەکدەنگ لێبڕانە کار نەکەین ریزەکانیان وێک نەخەنەوە دەسەڵاتە نەریتەکان ئامادەنین هیچ هەنگاوێکی جدی بنێن کە لە بەرژەوەندی هاوڵاتیان و بە ئاراستەی چارەسەرکردنی ئەم پرس و کێشەکەڵەکە بوانە بێت. لێرەدا بەئەرکی سەرەکی خۆمانی دەزانین داوای هەرچیز و ئازادکردنی بەڕێزان شێروانی و ئومێد بەرۆشی هاوبیرانی بکەین و داوای لە ڕێکخراوەکانی ناوخۆ و دەرەوە و لانە پەیوەندیدارەکان دەکەین کە بەجددی بە شێوەیەکی یەکلایکەرەوە بێنە سەر خەت کۆتایی بەم جۆرە سینارۆ بێمانانە بهێنن کە تەنها بە مەرامی سەرکوتکردنی ئازادی و درێژکردنەوەی ماوەی حکومڕانی خۆیانەوە باز سەرکەوتوو بێت خەباتی مەدەنی گەل سەرشۆڕی بۆ مافیەکانی دەسەڵات ئازادی بێمەرج بۆ ئازادی. هەی دەسەڵات شێروانی چی لێ هات حوتەکانی زەمانە میلەت ڕقی لێتانە لە سایەی حوکمی سەقەت ڕەزیلتان کردووە میلەت ئەم حکومەتە بێشەرمە بێکارە و دەمی گەرمە پیاوی بێگانە و جاسووس بکوژی ڕۆژنامەنووس فێر نەبوون نەتانزانی ئەلفوبێی حکومڕانی حکومەتی بنەماڵە کاسە و خوانتان بەتاڵە حکومەتی قەلەودەلە وەرە هۆش هەتا هەلا دەسەڵاتی خێڵەکی تۆ داشی دەستی تورکی چەتەکانی دەسەڵات بڕەن کۆتاییتان هات. وەکو ئاشکرا و ڕوونە دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی بە درێژایی مێژوو وەکو کار و پیشەی هەمیشەییان لە ماوەی 33 ساڵی حکومڕانی بەناو حکومڕانی ئەوانە کە دوو میلیشیا دوو چەتە حکومڕانی هەرێمی کوردستانەکەن بۆ دزین و بۆ خواردنی حەق و مافی میلەتی کورد. ئێمە ئەمڕۆکە وەکو پشتیوانیەک وەکو پشتگیریەک لەو دوو ڕۆژنامەنووسە لەو دوو چالاکوانە ئازاو بوێرە بەڕاستی مەلاکانی سەر مینبەریش ناتوانن تا حەدێک حەق و ڕاستی بڵێن لە ترسی ژیانی خۆیان، بەڵام ئەوان ژیانی خۆیان کرد بە قوربانی میلەتێک. تکایە ئێمە ڕێز لەو زیندانی کراوانە بگرین بەوەی کە ئەمڕۆ لێرە ئامادە بووین و پشتگیریان بکەین. برانی بەڕێز دەسەڵاتدارانی پارتی وەکێتی ئەوەی پەردە هەڵباتەوە ئەوەی دەنگ هەڵبڕێ لە ئاست دزی و تاوانەکانیان لە ئاست دزی و چەتەگەریەکانیان بەو جۆرەیان تیرۆری یەکەن و یاخود زیندانی یەکەن و سەرشۆڕی بۆ دەسەڵاتدارانی پارتی وەکێتی ئازادی بۆ ئازادی خوازانی هاوشێوەی شێروانی و هاوڕێکانی وامەوێ دوێشە و لە خەومە شێخ ڕەزام بینی تتگۆ چۆڕە خوێن لە برینی دوێشە و لە خەومە شێخ ڕەزام بینی تتگە چۆڕە خوێن لە برینی کەوتە گفتوگۆ بازارەوە با جەماعەتە هاتە خوارەوە با جەماعەتە هاتە خوارەوە وتی سەرۆکتان هەموو نەخۆشن وتی سەرۆکتان هەموو نەخۆشن هەر یەک لەلایەک دایانە دۆشن هەر یەک لەلایەک دایانە دۆشن ئەم حکومەت و ئەم پەرلەمانە
حکومەت و ئەم پەرلەمانە هەر خوای گێڕێ ئاشی نەزانە هەر خوای گێڕێ ئاشی نەزانە هەر خوای گێڕێ ئاشی نەزانە ئازادی خوازان ڕۆژنامە نووسان چالاگوانان ئەی ئەوانەی لە ئەنگری حەق و ڕاستین سڵاوێکی ئازادیتان لێبێ ئازیزان لە هەمووان ئاشکرایە دەسەڵاتی چەتەی بنەماڵە سیاسەکانی کوردستان جارێکی تر دادگا و دادەوەرانیان بۆ بەرنەوەندی خۆیان بەکارهێنایەوە بۆ کەمکردنی دەنگی ئازا و ئازادەکان ئەوە بوو لە ڕۆژانی ڕابردوو ڕۆژنامە نووس ئومێد بەڕۆشکی بەبێ و هۆ 6 مانگی تر حکم درایەوە ئێستا ڕێیانەوێت جارێکی تر ڕۆژنامە نووس و کاندیدی خەڵاتی لۆمڵ شێروانی حکم بدەنەوە ئێمە لێرەوە بەیەک دەنگ و ڕەنگ دژی ئەم کارین و ئەو کارێ بنەماڵە حکمڕانیەکان مەحکوم و شەرمەزارەکەین دەسەڵات ئەبێت تێبگات ڕۆژنامە نووسێ دەست بەزەرەکەن ئەواتان دێ ڕۆژنامە نووس و چالاگوانی تر ئامادەیە دێتە مەیدان ئەوە ئێمەین هاوارمان بۆ ئازادیە ئەو ئێمەین ئەڵێن نابۆ کەمکردنی ڕۆژنامە نووس و بەڵێ بۆ ئازادی ڕابدەربڕین لە کۆتاییدا ئەڵێم ئازادی بۆ ئازادی خوازان و سەرشۆڕی بۆ بنەماڵە حکمڕانیەکان و هەر شاد و تەندروست بن خوێنی ئازادی خواسان سوورە خاچی کوردستان پڕ لە گۆڕە خەریکن بە ناوی خەبات یەکیان خستووە دەسەڵات ئەمانەوێت دەسەڵاتی خێڵەکی میلەت برسی کراوە پارتی بڕیاری داوە خەونەکەمان بوو بە کابوس نیشتیمان لە دەست دەرچووس دەرونی گەنجان تێک چووە بەچکە مەسئول دڵی پێخۆش بووە کوردستان پڕ بووە لە خوێن پارتی و یەکێتی ئێوە لە چۆن داون بارزانی داون تاڵەبانی ئەی دەسەڵاتی بێناموس بکوژانی ڕۆژنامە نووس کەیسی شێروانی بەدەستی مەسوور بارزانی چی بووس و چی تاوانی دەریان کەل لە زیندانی داون تاڵەبانی داون بارزانی زۆر شانە کۆت و زنجیرە گشتگانی خوێنە ئەو قەڵاپیرە مەنارەی بێناس داوێنی ژنە گشت مانگە خوێنی تازەی لە بنە بۆنی گەڕەک و کۆڵانەکانی تا دێدا دەگرێت بێبەرگونانی لاوی یادی لە یا ڕووی لە دووری ڕاستی بێژە لە خوێن سوورە دز و خاین و کۆیلە و کاسەلێس دەرباز بوون بە خاوەن بست بە بستی شار هێشتا وەک هەشتا بەعسی لە ناوە زوحاق حاکمە و لێمونە کاوە هەروە دەمێنێت تا چیلەیدار نەبینی بە کۆمەڵ نەبین بە هەزار هەولێر هەروی زندان دەبێت دەمێنێ هەر کوردە بە پەپوو لە شار دەخوێنێ هەرمارێ دەڕوا هەرمارێکی سەمای خوێنی لاو دەکا بە فیکە ئەتا کۆک نەبین هەر گورگ هەر دڵ عاشق بە کۆس ڕەشماڵی کرد هەر کاتێک هەر لاوێ بوو بە شێرە لاو هەم تەخت ئەسووتێ هەم کۆشکی ڕووخاو زوحاق بێ سەدام بێ یا کوردێکی جاش بەسەری نزمی بەتاڵ دەکا ئاش شار بۆی دەبێتە داری سێدارە دەکەونە سەما قەڵاو مەنارە زۆر سپاس ئازادی خوازان چالاکوانان ڕۆژنامە نووسان ئازادی خوازان چالاکوانان ڕۆژنامە نووسان مرۆڤ ئازا و بەجەرگەکانی نیشتیمان سڵاوتان لێبێ ئازادی خوازان لای هەموو ئازادی خوازان و لایەن گرانی حەق و ڕاستی لای هەموو لایەک ئاشکرایە کە ئەم دەسەڵاتە خۆسەپێن و ئۆکسپایرە یەکێتی و پارتی لە هەموو لایەکەوە شکستیە ناوە بۆتە بارێکی قورس و گران دەسەڵاتی خۆسەپێنمەوەش ناوەسێ ئەچێت دەست ئەبات بۆ گرتن و سینارۆ دروستکردن بۆ کفکردنی دەنگە ئاسا و ڕاستکۆکان لە نمونەی ئەم کارانەش هەردوو ڕۆژنامە نووسی ئازا و بوێر کاک شیروان شێروانی و ئومێد پەرۆشکیە ئەبوو لە ماوەکانی ڕابردوو هەردووکیان ئازاد بوونایەوە بەڵام دەسەڵاتە خۆسەپێنە دەسەڵاتی خۆسەپێنی یەکێتی و پارتی بە سینارۆیەکی تر کاک ئومێدیان هێشتەوە و ئەشانەوە کاک شیروان شێروانی بێڵنەوە دەسەڵاتی چووتە حزب گوێ بگرە کاک شیروان شێروانی کاندیدی خەڵاتی نۆبڵە ئەبێ ئێوە بزان و تێبگەن دەست بەجێ ئازادیان بکەن ئەگەر ئازادیان نەکەن بێگومان هەنگاوی داهاتوومان بریتی ئەبێ لە ناردنی نامە بۆ سەرجەم پەرلەمانتارە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە بەریتانیا ئێوەیەک هەموو گیانتان شکست و نوسکۆیە ئەبێ ڕۆژێکی دیشدا بنێن بۆ ئەوەی دەسەڵات بەجێ بێڵن و ڕاکەن بۆیە وا باشترێت تا ڕاتان نەکردووە مرۆڤە جوانەکان ئازاد بکەن ئەبێ بزانن کە شیروان و ئومێد کێوێکن لە ورۆ خۆڕاگری
بەردەوامبوونیان بە سجنکردنیان هێشتنەوەیان دەسلیمی ئێوەی چەتە و ماگە نەبن. ئەوان ئەو تۆرە پیاوانن کە هەرگیز کۆڵ نادەن و هەرگیز لە ڕێگەی حەقلا نادەن. ئێمە لێرەوە بە دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەڵێن هەموومان شیروان شێروانین، ئێمە هەموومان ئومێدین، ئێوەش بۆ نێو سەبڵدانی مێژوو هەشاد. سەرەتا بەناوی خۆی گەورە مێرەبان ئەمڕۆ بەشداریم کرد لەم چالاکیەدا کە درێژی مانەوەی زیندانی ڕۆژنامەنووسان شێروان شێروانی ئومێد فەرۆشکی کە لەلایەن هەردوو حزبی چەتەی پارتی و یەکێتی کە بە زۆری داری سزنیان کردوون. ئەمە لە کاتێکدایە ڕۆژنامەنووسان لە تەواوی دنیادا مافی ڕادەربڕینی ئازادیان هەیە، بەڵام لە وڵاتەکەی ئێمە لەلایەن هاونیشتیمان و هاوزمانی خۆمانەوە هەر کەسێک قسەی حەق بکە دژی پارتی و یەکێتی گەندەڵەکان ئاشکرا بکە زیندانی دەکرێن و دەکوژرێن. بۆیە هەر کەسێک لە وڵاتی ئێمە دژی وان بە دڵی وان نەبی پارتی و یەکێتی زیندانی دەکات و ئەشکەنجەیان دەدا. بۆیە هەرچی زووە زیندانیان و ڕۆژنامەنووسان بە کەسوکاریان شاد ببنەوە. ئومێد شێروان شێروانی 4 ساڵ حکمی خوارد بێ هیچ تاوانێکی نەکردبووە و گەندەڵی ئەو دوو حیزبەی ئاشکرا کردووە و هەروەها 4 ساڵی کە درێژیان کردەوە لە پاڵچی خۆ تیرۆریست نەبوو، خۆ زەلامی نەکوژ بوو، بەس سێ گەندەڵەکانی پارتی و یەکێتی کەشف کرد و لەسەر حەق و مافی خەڵکەکەی خۆپیشاندانی کرد و هەروەها چەندین ڕۆژنامەنووسێت بێ شەر و شوێنن لە هەر وڵاتێک هەموو وڵاتێک پشت بە گەنج دەبەستن، بەڵام لە وڵاتی ئێمە هەر کەسێ حەق بکە و یان سزنی دەکەن و یان وڵات بەجێ دێڵن. هیوادارم هەرچی زۆر ڕۆژنامەنووسان بە کەسوکاریان شاد ببنەوە. بۆیە دەنگی باڵایە، حکومەتی بنەماڵە، هیچ و بوچ و پاتاڵە، ئومێدی گەلە، بۆیە مەسرور بەپەلە، داینە ئەم سیناریۆیە تا نەبێتە مەهزەلە.